ئەمە پێویستێ قەڵای باوەکرۆ ئەم لوتکەی قەڵاکەی لەسەر دروست کراوە لە هەردوو شاخی بەرامبەری قۆپی قەرەداغ جیایە لوتکەیەکی سربەخۆیە یەکەم تەقە من کردووە لەبەر چی چونکە من نزیکترین بوو کەس بووم کە لە جێشەکە و نزیک بوو شوێنەکە بۆ دروست بووە کە بە بەرد و قسڵ دروستکراوە نزیکە لە فترەی ساسانی و عوسمانی شوێناری سلێمانی بۆ ئەوەی کە بتوانێت مێژووی ئەو شوێنەیەک لای بکاتەوە پێویستی بەکنەوە پشکنێ مێژوویەک بارتەقای مەزنیەکەی بڵند و هێندەی نەبیستراویەکەی پەنهان و هێندەی سەختی ڕێگاکەی جێی مشتومڕ لە سێ سەردەمی جیاوازدا بۆ بەرگری و داگیرکاری بەکارهاتووە قەڵای باوەکرۆ لە قۆپی قەرەداغ و چیای سەرگرما لە بەرزایی 1625 مەترەوە هێشتا چاوەڕێی یەکلایی بوونەوەی یەکجارەکی مێژووەکەیەتی تیمی دۆکیۆمنتاری شارپرێس لە بەدووادا چوونێکدا بۆ ناساندنی قەڵاکە بنەوەکانی ئێستا و داهاتوو هەوڵی یەکلاییکردنەوەی مێژووەکەی بە هاوکاری دانیشتوانی ناوچەکە ئەو تاکە ڕێگا سەختەیان بڕی کە جوگرافیای قەڵاکەوەی کردووە بێجگە لە ئەو لە هیچ شوێنێکی دیکەوە نەتوانرێت بیگەیتێ دوای گەیشتن و کەمێک حەوانەوە محەممەد شێخ حەسەن باسیەوەی بۆ کردین ناوی قەڵاکە لە چیەوە هاتووە و خەڵکی ناوچەکە دەماودەم چۆن مێژووەکەیان گێڕاوەتەوە سەبارەت بەم شوێنەی لی وەستاوین ئەمە پێویستێ قەڵای باوەکرۆ باوەکرۆ لە کوردەواریە زۆر شوێن هەیە بە ناوی باوە وەکو باوە گۆڕگۆڕ و چەند شوێنی کەمان هەیە ئێرەش باوەکرۆیە مامۆستا عەلادین ڕێی وایە کە باوەکرۆ لە باوەکردەوە هاتووە سەبارەت بە ناوەکەی سەبارەت بە شوێنی قەڵاکەش هەڵبژاردنێکی استراتیژی عسکەریە شوێنی ئەم قەڵات چکە شوێنێکی زۆر جوانی و زۆر موقعێکی تایبەتی هەبووە ئەم لوتکەی قەڵاکەی لەسەر دروست کراوە لە هەردوو شاخی بەرامبەری قۆپی قەرەداغ جیایە لوتکەیەکی سربەخۆیە بۆیە ئەم لوتکەیە لە هیچ لایەکۆ ڕێ نییە بۆی سەرکەوی تەنها ئەم ڕێگەی هەیە تەنها بە یەک ڕێگە هاتوونەتە ناو قەڵاکە و لی دەرچوونەتەوە یەکێکی تر لەو تایبەتمەندیانەی ئەو ڕێگەی پێ سەرەکەی بۆ قەڵاکە قادرمی بۆ دروست کراوە کاتی خۆی هەر لە شاخەکە ئەو شاخە بڕاوە کراوە بە قادرمە ئەوە شتێکی تایبەتیە کە تا ئێستا بەهۆی ئەو هەموو زروف و کاتی بەسای ڕۆشتەوە قادرمانە شێوەکەی هەرماوەتەوە ئەفسانەیە کە لە منتقە ئەژێڕێتەوە سەبارەت بەم قەڵایە ئەم قەڵایە لە منتقی ئێمە منتقی قەراخە قەڵاکە تایبەت کراوە لەگەڵ هەیکەلی نەرامسینا پێکەوە کەوا عەلا ئەساس ئەو هەیکەلە پاشای نەرامسین بێت ئەم قەڵایەش قەڵای ئەوە ئەگەر ئێستا لێکۆڵنەوە کراوە نەرامسینی ئەوە شتێکی علمیە بەڵام وەکو ناو خەڵک ناو قەراخ ئەمە تایبەتی خەڵک ئاوا لەم قەڵایە تێگەیشتووە کە ئەم قەڵایە تایبەتە بەو پاشایە ئەو پاشایە ئەوەنە دەستدەڵاتدار و دەست ڕۆشتوو بووە کاتێک خواردنیان بۆ دروست کردووە لە خوارەوە دەسا و دەست جوندەکانی یا ئەوانەی کە خزمەتیان کردو وەستاون دەست بەدەست ئەو خواردنیان هێناوە گەوێتە لای پاشا ئەو چێشتە سار نەبووەوە گەشتۆتە قەڵاکە سەبارەت بە یەکلاییکردنەوەی مێژووی قەڵاکە لەلایەن کەسایانی تایبەتمەندەوە سێ ڕای جیاواز هەیە ئێمە بەر لە دەستپێکردنی گەشتەکەمان چووینە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی و زانیاریە تۆمارکراوەکانی ئەوانمان دەربارەی قەڵاکە وەرگرت دوایەوەی زانکۆی ئەمریکی بە سەرۆکایەتی ئەنتۆنی تاکازۆنەتی پێویستی کرد بە بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی بۆ تۆمارکردنەوەی دووبارە شوێنەوارەکانی قەرەداغ لەگەڵ ئەو شوێنەوارناسە سەردانی شوێنەکەمان کرد لە ساڵی 2015 دوایەوە کە چوونە سەرەوە شوێنەکە بینیمان پاشماوەی قەڵایەکە کە ماوەتەوە ئەو پێی وا بوو دەگەڕێتەوە بۆ سەردەمی ساسانی بیداەتی سەردەمی ئیسلامی شوێنەکەمان تۆمار کرد کۆردۆنیەتی شوێنەکەمان دووبارە وەرگرتەوە لە لیستی تۆمارەکانی ئەو شوێنەوارناسە ژمارە 13 پێدرا و ئەم شوێنەوارە پێشتر تۆمار کراوە لە شوێنەواری ئەتلەسی عێراقی ساڵی 1954 و ژمارە 12 پێدراوە کە ئەوان
بۆ سەردەمی ئاشووری گەڕاندوێنێتەوە بەڵام بەڕێی ئەم شوێنەوار ناسە ئیتالیا بەڵام سربەرزانکۆیەکی ئەمریکیە بۆ سەردەمی ساسانی و کۆتایی بدایەتی سەردەمی ئیسلامی دەگەڕێتەوە و هەندێک ڕێی تریش هەیە کە ئەگەڕێتەوە بۆ پاشای دەربەندی گاور ئەمانە هەمووی ڕەن و وەکولی حال شوێنەکە بۆ دروست بووە کە بە بەرد و قسڵ دروستکراوە نزیکە لە فترەی ساسانی و عوسمانی و عوسمانەکە وشەی قەرەداغ وشێکی عوسمانیە پێچە عوسمانەکان ئەو منتەقانە هەمووی داگیرکە ئەمانە یەکلایی نابێتەوە تا کنەوپشکنێکی تەواویتیان نەکرێ و بە پێی ئەو پاشماوانەی کە ئەدۆزرێتەوە ئەتوانێت فترەکەی بە تەواوی دیاری بکرێت. شوێناری سلێمانی بۆ ئەوەی کە بتوانێت مێژووی ئەو شوێنە یەکلایی بکاتەوە پێویستی بە کنەوپشکن نیە لە ئێستادا بەڕێوەبەراتی شوێناری سلێمانی بودجەیەکی وای لە بەردەسان نییە کە بتوانێت لەو ئەو شوێنە کنەوپشکنی تیا بکە و مێژەکەی دەرخات و هیچ تیمێکی شوێنەواریش نەهاتووە کە داوا بکات لەو شوێنە ئیشکات و سەردەمی مێژوەکە یەکلایی بکاتەوە بۆیە تا ئێساتە ماوەتەوە کە سەردەمی مێژوەکە یەکلایی نەکراوەتەوە. بەڵام مامۆستا عەبدوڕەقیب یوسف شوێنەوارناسی دیاری کوردستان لە سەردانیدا بۆ قەڵاکە وەک قەڵای شاری عەمارات دەیناسێنێت و باز لەوە دەکات مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ هەزاری سێمی پێش زاین واتە نزیکەی 4300 ساڵ پێش ئێستا. بە بۆچوونی ئەو خەڵکی عەمارات کوردی لۆلۆ بوون و پادشاکەیان ساتۆنی بووە. لە هێرشی ئەکەدیەکاندا نارامسین ساتۆنی شکاندووە و پەیکەری خۆی لە دەربەندی گاور هەڵکەندووە. دوای لە ناوچوونی ئەو شارستانیەتە قەڵاکە بە چۆڵی ماوەتەوە تاوەکو دەوڵەتی عوسمانی هاتوونەتە ناوچەکە و جارێکی تر بەکاریان هێناوەتەوە. لە کاتی چۆڵکردنیشیدا بەهۆی سەختی ڕێگاکە و قورسی بارستاییەکەیەوە تۆپێکیان جێهێشتووە کە بەداغەوە بازرگانە ڕەشەکانی ئاسەوار دەستیان پێیگەیشتووە و وایان زانیوە ئەڵتوونە و تەقاندویانەتەوە. ئێستا تەنیا ئەم بەشەی ماوە و لە مۆزەخانی سلێمانی هەڵگیراوە. بۆیە پێدەچێت ئەو بەکارهێنانەوەیە بوو بێتەمایی ئەوەی ئەنتۆنی تای شوێنەوارناس بەهی سەرەتای سەردەمی ئیسلامی و عوسمانی تۆماری بکات. ئەم قەڵایە باوەکوڕوو قەڵاتی شاری ئەماراتە. یەکێک لە هەوگەشتەکانمان بۆ قەڵاکە مامۆستا عەلادین نووری بوو. ئەو خۆی خەڵکی ناوچەکەیە و یەکێکە لە مێژوو نووسە شارەزاکان بە تایبەتی لە مێژووی ناوچەی قەرەداغدا. مامۆستا عەلادین هاوڕێیە لەگەڵ مامۆستا عەبدوڕەقیب یوسف سەبارەت بە کاتی دروستکردنی قەڵاکە بەڵام ئەو پێی وایە لێرەدا نارامسین سەر نەکەوتووە بەڵکو ئەم قەڵایە جێی بەرگری کورد بووە تا دوجار توانیویانە نارامسین و ئەکەدیەکان بشکێن و ئەو هەڵکۆڵدراوەشی نارامسین نییە بەڵکو هی ئەو پادشا کوردەیە کە نارامسینی شکاندووە. دەربەندی گاور لە بنەڕەتدا ناوی دەربەندی گەبرە. گەبر واتە زەردەشتی ناوەکە لە دوای هاتنی ئیسلامەوە گۆڕدراوە بۆ گاور کە مەبەست لەی هەڵگرانی ئاینەکانی دیکەیە بە تایبەتی مەسیحی. پەیوەندیداری هەڵکۆڵدراوەکەی دەربەندی گەبر بە قەڵای باوەکرۆوە ئاشکرایە چونکە هەموو دەربەندەکانی قەرەداغ پشتیان گیراوە تەنیا دەربەندی گەبر نەبێت کراوەیە و دەچێتەوە سەر قەڵای باوەکرۆ. بابەتی ئەوەشی ئەو هەڵکۆڵدراوە هی نارامسین نییە مامۆستا عەلادین نووری لە پەرتووکی بەشێک لە مێژووی کورد و کوردستان و پرۆفیسۆری یاریدەدەر دڵشاد عەزیز زاموە لە لێکۆڵینەوەیەکدا بەناوی نەخشەکەی دەربەندی گاور شیکردنەوەی بەڵگە هونەریەکان بۆ دیاریکردنی سەردەمەکەی بە بەڵگەی حاشا هەڵنەگر دەیسەلمێنن. قەڵای باوەکرۆ لە دوو بەش پێک دێت. بەشێکیان بریتیە لە ژوورەکان کە جێیمانەوەی نیشتەجێبووەکانی بووە و ئێستا دیوارەکانی تێدا ماوەتەوە لە بەشەکەی دیکەدا سێ چاڵی گەورە هەیە کە لە بەردی شاخەکە هەڵکەندراوە و بۆ گلدانەوەی ئەو بەکارهێنراوە. دروستکردنی چاڵەکان لەسەر هەمان شێواز و دەستوری کوونە گاورانە کە لە ڕەچەڵەکدا ئەویش گەبرانە و گۆڕدراوە بۆ گاوران و بە هەمان شێوە دەکەوێتە قەرەداغەوە. بوونی ئەو چاڵە ئاوانە بەڵگەی ئەوەیە قەڵاکە لە سەردەمێکدا دروستکراوە دانیشتوانی ناوچەکە زەردەشتی بوون واتە نەک تەنیا پێش دەوڵەتی عوسمانی بەڵکو پێش هاتنی ئیسلامیش. هەمان شێوازی ئەو چاڵانەش لە شوێنەواری خەنەز لە نزیک شارۆچکەی شێخان لە پارێزگای دوهۆک هەیە کە 1100 ساڵ پێش زاین لە دەقە بزماریەکاندا باس کراوە و دواتر پاشا سەنحاریبی ئاشووری لە ساڵی 705 پێش زایندا لەوێدا حکمی کردووە. پێدەچێتەوە هۆکاری ئەوە بێت کە پێشتر لە ئەتڵەسی عراقیدا بەهی سەردەمی ئاشووریەکان تۆمار کراوە. درنگانێکی ئێوارە دوای گەڕانەوەی تیمی شارپرێز لە قەڵاکە مامۆستا عەلادین چیرۆکێکی سەردەمی ئەنفالی بۆ گێڕاینەوە.
دوای گوێگرتن لێی ئەگەرەکانی ئەوەی قەڵاکە هی کام سەردەمەیە زیاتر لە لامان وروژە. ئێمە کۆمەڵێ بووین قیادەکەمان یعنی کە بڵێ قایدی عام بێ کاکە بەهادین بوو مامۆستا بەهادین بوو بەهادین نووری. ئێمە ئەوێ ڕاستی بێ قرارماندا بوو کە نەچین بۆ ئێران ئینسحاب نەکەین هەر لە خۆپیان بێنینەوە. لە دوایە کە عومەر فەتاح و شێخ جافر ئەوانش قیادەی یەکێتیانە کرد قەراریاندا وتیان دوو برینارمان هەیە ئەم دوانە وتیان وەڵڵاهی ئێمە بۆمان ناگاتە ئێران بە هیچ شێوەیەک لەبەر ئەوە خێنەوە پاڵ ئێوە بڕۆن ئانی دوانسانێکی یەکێتی کە وەکو مەفرەزەیەک یانی بڵێ مەفرەزێکی پسکۆلە لەگەڵ جەماعەتی ئێمە تقریبەن بووین بە 7 کەس گەڕاینەوە ئێوە ئەمان لە چۆ سەرکەوتن لەو نزیکانە بووین ئێمە لەوێ ئاوی تیا بوو لە وەختا کە هاتینە ئەوێ چێشمان لێ نا یەکێک لە حرەسەکان کە حرەز بوو وتی وەڵڵاهی ئەوە جێشێکی زۆر و جاشێکی زۆر جاشەکان لە پێشەوە بوون جاشێکی زۆر هاتن جێشیشان بە دواوەیە با تەکبیری خۆمان بکەین هاتین بە قەڵای دەیەوە لە چۆ سەرکەوتن ئێمەش تەقریبەن هەر لەو شوێنانەوە سەرکەوتین لە قەڵای باوەکرۆ بەش بووین عومەر غەریب و برینارەکان لە ناوەڕاستا ئەو بوون کاکە بەهادین و جەماعەتەکەی بڵێن کە تەکێی بوون ئەوەش چوون بۆ سەر ئەسڵی قەڵای باوەکرۆ هەر ئەسڵی قەڵای باوەکرۆ ئێوە ئەمانە ئەم برادەرانە گەشتنتە کوێ ئەوانش گەشتبوونە ئەوێ بووین بە سێ بەشەوە یانی ئەوی ڕاستی بێ ئەوە هەمویان شایەتن و ئاگای لە خالی ماوەتی پرسیارکەن ماوە وەڵڵاهی یەکەم تەقەم من کردووە لەبەر چی چونکە من نزیکترین بوو کەس بووم کە لە جێشەکە و نزیک بوو بەغاوی شەڕیانە کرد بە گوێی خۆم ئەوەنە نزیک بوون لێمەوە بە گوێی خۆم گوێم لێ بووتی الجحوش هەم ئەنهەزمەوە وتی جاشەکان هەمیسان ڕان کرد و خوان شاردەوە شتێکی وای باهین لە پشتەوە قەت پشتم لێ ناگیرا عومەر غەریبەوان لەسەرەوە دەستیان کرد بە تەقا کەم نەو تەقەم کرد ئەوان جەماعەتی کاکە بەهادینەوەوان دەستیان کرد بە تەقە تەقریباً سەعات 3:30 ئەو ناوانە بوون یەکی 2 سەلیان تەقان بە ئاسمانە یعنی نیشانەی ئەوە بوو کە ئینسحابەکەن کە ئەوان ئینسحابیان کرد شوێندانەنرابوو کە لە چوایەک بگرینەوە. مامۆستا عەلادین ماوەی 8 ڕۆژ لە هاوڕێکانیدا دەبڕێت و بە تەنیا و لە ناو قۆپیدا بە دوایاندا دەگەڕێت زیاتر لە 2 ڕۆژیان تەنیا شەکر و ئاوی پێدەبێت بیخوات. چیرۆکەکەی مامۆستا عەلادینەوە بەیاددا دەهێنێت ئەگەر بەهاتایە و لە شۆڕشی نوێدا پێشمەرگە و قەڵایی بکردایەتە بنکە و بارەگایەکی هەمیشەی نەک تەنیا بۆ هەندێک شەڕپەنای بۆ ببات ئەوە بێگومان دیوارەکانیان لا دەبرد و بە شێوازی 70 و 80کانی سەدەی ڕابردوو دروستیان دەکردەوە. ئەوسا دوور نەبوو شوێنەوارناسێکی بیانی بڵێت هی ئەو سەردەمەیە. لە ئێستاشدا تاوەرێکی پەیوەندیکردن و سۆلارێک براوەتە سەر شاخەکە و لە دامێنی قەڵاکەدا دانراوە. بۆیە گەرم شارستانیەتە نەمێنێت و دوای چەند هەزار ساڵێک مرۆڤ بگەڕێتەوە سەری ئەوە لەوانەیە ئەوە بکەن بە بەڵگەی ئەوەی ئەم قەڵایە هی 1003 دوای زاینە. ئەوەی ماوەتەوە و ناگۆڕێت چاڵە ئاوەکانە لە هەناوی بەردینی شاخدا کە نەزەمەن و نەسروشت و نەمرۆڤ نەیانتوانیوە بیان گۆڕن و پێدەچێت بەڵگە بن بۆ ئەوەی قەڵاکە زیاتر لە 4300 ساڵ تەمەنیەتی. بەڵام تاو کاتی بەڕێوەبەرایەتی شوێنەواری سلێمانی توانای ئەوەی دەبێت کنە و پشکنینی تێدا بکات ئەویش تەنیا وەک ئەگەرێک دەمێنێتەوە.